لە دوورگەیەکی هەژارەوە بوونە یەکێک لە گرنگترین وڵاتەکانی جیهان. سیستمی پەروەردەکەیان یەکێکە لە گرنگترین سیستەمەکانی جیهان. تەنیا بە پەروەردە توانیان وڵاتەکەیان بەرەو پێشەوە بەرن. سنگافورە وڵاتێک لە لووتکەی پەروەردە و خوێندندا. وڵاتی سنگافورە لە ماوەی کەمتر لە 50 ساڵدا توانی لە دوورگەیەکی هەژار نشین و دواکەوتووەوە ببێتە یەکێک لە گەورەترین دەوڵەتەکانی پیشەسازی لە جیهاندا. بەڵام تەنها لە بواری پیشەسازیدا سەرکەوتنی بەدەست نەهێنا، بەڵکو لە بواری کەرتی پەروەردەدا توانی لە ساڵی 2014 پلەی سێم بەدەست بهێنێت لە دوای کۆریای باشوور و ژاپۆن. چیرۆکی سەرکەوتن و بەرەو پێشچوونی سنگافورە بۆ ساڵی 1965 دەگەڕێتەوە، لەو کاتەی کە سەربەخۆیی بەدەست دەهێنێت. بەڵام بارودۆخی ناوخۆی وڵاتەکە زۆر خراپ بوو. زۆربەی زۆری کەسەکان هەژار نشین و نەخوێندەوار بوون، بە تەواوەتی لە دنیای دەرەوە بێئاگا بوون. بۆ ئەوەش پێویست بوو کە حکوومەت هەنگاوێکی خێرا و کاریگەر بنێت تا کۆتایی بەو بارودۆخە ناهەموارە بهێنێت، ئەوڵ بدات وڵاتەکە بەرەو پێشەوە ببات و توانرا ئەو کارەش بکرێت. ئەوەش لە ڕێگەی چەند هەنگاوێکەوە کە لەلایەن حکوومەت و سەرۆک وەزیرانەوە ئەنجام دران. سەرۆک وەزیرانی حکوومەتی ئەو کاتی سنگافورە کەسایەتیەک بوو بە ناوی لی کوان یو کە بە کەسێکی زۆر سەرکەوتوو پەسەند دەکرا. هەروەها بەوە ناسرا بوو کە خەڵکی خۆشیان دەویست و ڕێزیان لێدەگرت. ئەوە ژوای کرد کە هەنگاوەکانی بەرەو پێشبردننی وڵات ئاسانتر ببێت. لیکوان بۆ بەرەو پێشتوونی کەرتەکان و بە تایبەتیش کەرتی پەروەردە تیمێکی سەرکەوتووی پێکێنا، پاشان هەستان بە سوودبینین لە ئەزمموی وڵاتانی تری جیهان. بەو شێوەیە توانیان پلانێکی نوێ بۆ حکوومەت دابڕێژن. بە پێی سەرچاوەکان بازدەوە دەکرێت کە لیکوان زۆر سوور بوو لەسەر ئەوەی کە خۆی چاودێری کەرتەکان بکات و پەرە بە سیاسەت و ئامانجەکانی بدات. توانی زۆر وشیارانە سیستەمێکی نوێ بهێنێتە وڵاتەکەیانەوە، بەرەبەرە گۆڕانکاری تێدا دەکرد. بەهێزی ئەو سیستەمەش لە کەرتی پەروەردەدا زۆر ڕەنگیدایەوە. هەروەها بچووکی ڕووبەی سنگافورە لەو کاتەدا یارمەتیدەرێکی باش بوو بۆ ئەوەی کە لە کەرتی پەروەردەدا بەو شێوەیە پێشکەوتوو ببن، بە شێوەیەک کە ژمارەی خوێندکارەکان 522,000 خوێندکار بوو کە بەسەر 360 قوتابخانەدا دابەش بووبوون. جگە لەوەش هەڵبژاردننی مامۆستاکان بە یەکێکی تر لە هەنگاوە گرنگەکان دادەنرێت، چونکە هەموو مامۆستاکان پێشوەختە تاقی دەکرانەوە. بە شێوەیەک لە 8 هەڵبژاردەدا تەنها یەک کەسی لێهاتوو وەردەگیرە. هۆکاری گرنگی پێدانیشیان بە کەرتی پەروەردە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە لیکوان دەیزانی کە بەرژەوەندیان لە کەرتی پەروەردەدا دەبێت. لەو ڕێگەیەوە لە داهاتوودا دەتوانن ئابووری وڵاتەکەیان بەرەو پێشەوە ببن. بێگومان توانیشیان ئەو کارە بکەن و ئێستا سیستمی خوێندنی سنگافورە لەسەر ئاستی جیهان بە یەکێک لە پێشکەوتوترین سیستەمەکان دادەنرێ و وڵاتەکەش یەکێکە لە وڵاتە دیار و پێشکەوتووەکان.